خێرانانەی کاڕووی لە هەرێمی کوردستان کردووە ڕێبار عەلی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کاک ڕێبارم کاتت باش سەرەتا ئەمەوێت ڕاو بۆ چوونت بزانم لەسەر هەموو کێشە و قەیرانانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە. ئەم کاتەی جەناب تو بینەران باش لە ڕاستیە قەیران و کێشەکان بەداخەوەنە زۆرن کە هەمووی ناڕەحەتی و بەدبەختی و ناخۆشی بۆ خەڵکی کوردستان هێناوە. ئێمە سەرەتا قەیرانی کێشەی سەرۆکایەتیمانە بوو، ئەو قەیرانی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی شیاتە سەر و قەیرانی بژێوی و گرفتەکانی خەڵکیش بە کورتەکەی هەرێمەکەی ئەمە هەرێمێکی قەیراناویە و پێویستی بەوەیە کە جارێکی کە هێمن کرێتەوانێ و لەسەر مێزی گفتوگۆ بە جددی ئەم جارە ئەم کێشانە چارەسەر بکرێن. ئەژینە ڕێگای ترمان بەدەستەوە نییە. بڵێ کاک ڕێبوار هۆکار چیە کە وەکو ئاماژت پێکرد هەرێمێکی قەیراناویمان هەیە؟ وەڵای هۆکارەکەی خۆ دیارە ئەوەیە کە سیستەمی فەرمانڕەوایی لە کوردستانە سیستەمێکی خراپی ناهاوسەنگی بەرەو نادیموکراسی بوون زیاترە ڕوا و دوایەوە خۆسەپاندنی لایەنە سیاسیەکان خۆسەپاندنی بیرروڕایان پێداگری هەریەکەیان لەسەرەوەی کە ئەجێندایەکی هەیە ئەتوان بڵێم ئەمە وای کردووە سیستەمێکی فەرمانڕەوایی ناهاوسەنگی ئەگەر نای بنەی سەقەت لە کوردستانە ئەوە سەرچاوەکەیەتی و بەداخەوە ئەمانەی کە بەرپرسیارەتیان هەیە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ناتەندروست مامەڵەی دەسەڵاتەکەن و هەرێمەکەمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو قەیرانە بن. ئەمە ئاماژەوەیە کە سیستەمێکی فەرمانڕەوایی ناتەندروست لە وڵاتەکە ئێمە هەیە. هۆکار چیە کە بەرپرسەکانی ئەم هەرێمە وەک ئاماژت پێکرد ناتەندروست ڕوبەڕووی ئەم کێشانە ئەبنەوە؟ وەڵای هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە ئەزمونێکی فەرمانڕەوایی پێشینەی باشمان نەبووە لە دوای ڕاپەڕینەکەی هەرێمی کوردستان کە ئەمری واقع و دیفاکتۆیە دروست بووە ئەزمونیان وەرنەگرتووە دەرسیان وەرنەگرتووە ئەم سیاسیانە و بەڕاستی هەستێکی خۆسەپاندن و پشتگوێخستنی یاساکان و ئەمانە هاتوۆتە ئارەوە. ئەمە هەمووی هۆکارە ئەتوان بڵێم هۆکاری عقلی تەسکی حیزبایەتی و ناعقلانی بوونە لە کۆمەلگاکەی ئەمەیە. ئەمەنەی کۆمەلگایکی ناعقلانین ئەوەنەی کە سیستەمێکی سیاسی سەقەتمانەیە ئەوەنەی کە سەرکردەکانمان بەڕاستی دەریان خست سەرکردەی سیاسی و کارامە و عقلانی نین لە وڵاتە. بەڵێ باسی خۆسەپاندنت کرد، مەبەست چی بوو لە خۆسەپاندن؟ خۆسەپاندن خۆ ئاشکرایە بریتە لەوەی کە بۆ نمونە هەموو هەرێمەکەی ئەمە ڕێیەکەون لەسەرەوەی کە سیستەمی حکومڕانی لە کوردستانە پەرلەمانی بێ، هەتا بە خودی پارتی دیموکراتی کوردستانیشەوە کە خۆی داوایەکە سیستەمێکی پەرلەمانی بێ، بەڵام بەداخەوە دوجاریەتە سەرەوەی کە خۆی ئەیەوێ. بەڕاستی سەباندەکە لەوەیە سەباندەکە لەوەیە کە کێشیانە لەوەی کە ئەڵێن ئێمە ڕازین بە سیستەمی پەرلەمانی. ئەخ سیستەمی پەرلەمانی بەس چی لە چوار چێوەی دەرەوەی چوار حیزبکەیەکیان گرتو و داواکەن هاوسەنگیەک دروستکەن سیستەمەکە بێ بە پەرلەمانێکی تاوەتی خەڵک ترسی لە تاگڕەوی و باڵادەستی هێزێکێ بۆی لە ناو پەرلەمانە بێ سەیرەکەی هێزێک ڕازی نابێ. دوجارم قەیرانە گەورا بێ و چارەسەر ناکرێت لەسەر مێزی گفتوگۆ ئەوەی لێکرێتەوە کە دەستکاری چارەسەری یەکەن قەیرانەکە قەیرانێکی تری بەسەرایەنن کە سەرۆکی پەرلەمان چێویشەکانی خۆی بکە ڕێگای لێگیرێ وەزیرەکان بەبێەوەی بگەڕێنەوە بۆ مەرجعی خۆیان دەرەکرێن. ئەمانە بەڕاستی هەمووی قەیرانی بەڕێوەبردن و ئەتوان بڵێم ناوی بنێم قەیرانێکی ئەوەنەی کە بەرژەوەندی حیزبی تایە باڵا دەستە بەرژەوەندی میلەت و نیشتیمان و نەتەوە زۆر دیار نییە و زیاتر بۆ سەرجەم حیزبەکان ڕاستە؟ وەڵاهی ئەوەی کە ئێستا دەرکەوتووە ئەتوانم بڵێم بەداخەوە سەرجەم حیزبەکان بەڵام بەپێی ڕێژەی بەشداربوونیان ئەم هەستەی تێ ئەوەنەی کە گیانی حیزبایەتی زاڵە بەسەر حیزبەکانی کوردستانە ئەوەنەی خۆسەپاندن زاڵە بەسەر سەرکردەی حیزبەکانە ئەوەنە گیانی نیشتیمانی نەتەوایی ڕەنگی نایەوەتەوە یاخۆوای لێبێ ڕنگ باتەوە. کەواتە بۆچی وایە لە کاتێکدا هەر لە قسەکان ئاماژەت بەوە کرد کە ئەمە کاریگەری و ڕنگدانەوەی گرنگی هەبووە لەسەر ژیانی هاوڵاتی؟ بەڵێ ئەوەیە کە بەڕاستی ئەم حیزبە سیاسیانە زۆر حساب بۆ
گەل و میلەتەکەی خۆیان ناکەن دەنگدەری کوردیانەوە نایە کە لە کاتی هەڵبژاردنە پێگەکانیان پێ بسپێرن بەداخەوە ئەمانە ئەتوانم بڵێم جۆرێک لە بێمنەتی بەرامبەر بە گەل و میلەتەکەی خۆیان هەیە ئیتر ئەمە لە چی سەرچاوی گرتووە لەو شەڕی بەرژەوەندی دەسەڵات و نەوتەی کە هاتووەتە ئارەوە لە وڵاتەکەی ئەمە بەڵێ لە قسەکان تا ئاماژەت بەوە کرد کە سەرەتا ئەمە کێشەی سەرۆکاتی هەرێممان هەبوو دواتر کێشەکانی تر و قەیرانەکانی تر سەری هەڵدا واتە ئەتەوێت بڵێ ئەم کێشانە بۆ ئێستری هەڵدا کە ئەو کێشە سەرەکیت چارەسەر نەبوو بە دڵنیاییەوە گرێچۆرەی کێشەکان بوو کە سەرۆکی هەرێم بە شێوەی کە لە ڕووی یاساییەوە چارەسەر نەکرا و کەوتە بنبەست سازانەکە بەو دوای نۆکۆبوونەوە هیچ ئەنجامێکی لێ نەکەوتەوە جوڵەی شەقام و میلەتیش کە هاتنە سەرجادەکە ئەو ئەنجامەی لێکەوتەوە کە دوایی کۆتاییەکەی بەلاوردنی سەرۆکی پەرلەمان و دەرکردنی وەزیرەکانی لایەنێکی هاتە سەر یعنی هەمووی بە دوایەکەوە بەسراون ئەوەشەوە نیشانەیە کە ئەم هەرێمەی ئێمە هەرێمێکی قەیراناویە و دەسەڵاتدارەکانی لە ئاستی داوا نیشتیمانی و نەتەوەی و جەماوەریەکانانی بەڵێ کاکڕێبوار لە پێشووتردا یەکگرتووی ئیسلامی ئەتاوت کە هەوڵ ئەین کە ڕۆڵێکی میان ڕەوانەمان هەبێ لە ئێستادا چیتان کردو بۆ هێوەرکردنەوەی بارودۆخەکە و نزیکردنەوەی لایەنەکان وەڵی کە وەک دەرکە و ینی ڕۆڵی یەکگرتو ئەوەی هەوڵیدا کە لە هەردوو بوارەکەیە هەم لە بواری یاسایە و پرۆژەیە بێ و لەگەڵ چوار حیزبەکەیە هەم لە ڕووی سازانیشەوە کە هەوڵی ئەم هێزانە بەشکم خۆیەوە داوای سازانەکەن بسازێن بەس نەسازان ئێستاش لەم قەیرانەیە هەوڵی وایە جارێکی کە قەیرانێکی کە زیانەکە بۆ نمونە جارێکی کە دوو پارچەبوون و دوو ئیدارەی ڕوونەیاتەوە و ئەوەی لەسەر شانی یەکگرتووە کە بتوانێت دەورێکی میانگیر ببینێ بەڕاستی بەپی توانا و بەپی حەجمی خۆی دەورێکی میانگیر ببینێ و هەوڵەکە هەوڵی هێورکردنەوەی واسعەکە بە یعنی ئەم بارەی کە هەیە هێور بکرێتەوە و بابەتەکە وای لێبێ بگەڕێتەوە و بارە ئاسایی کە ئەم هێزانە بتوان بە یەکەوە دابنیشن و بڕیارێکی نایاسایی نێن وەکوولەوەی ئەم دوایە چوە سەر نەچێتە سەر یەکگرتوو هەوڵە بۆن منە جێگرتنەوەی وەزیرەکانی گۆڕان کە کەس جێگەی نەگرێتەوە و دوایەوە ئەم لابردنەی سەرۆکی پەرلەمانیش بە یاسایی و بە شتێکی خراپیایە قەڵم بەڵێ لە ئێستادا لە هەوڵێکەیە بۆ کۆبوونەوەی لووتکەی نێوان لایەنە سیاسیەکان پێتان وایە ئەمە بتوانێت سەر بگرێ؟ وەڵاهی کۆبوونەوەکان لە کوردستانە زۆر و بۆر بوون بەداخەوە و ئەوانەی کە لە کۆبوونەوەکان نبوون کەسی باڵادەستی حیزبەکان بوون یعنی کەسی سادە و ساکار نەهاتووە لە حیزبەکانەوە بێ ئێستا شەمەی کە بڵێ لە ئاستی لووتکە و باڵایە بێ من پێم وایە ئەگەر نیەتێکی ئەوە نەبێت کە وەزعەکە هێمن بکرێتەوە و دان بە هەڵەکانی پێشوە بندێ و بیان لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن یعنی زۆر بە کلیلی چارەسەرەکانی نابینم کەسی یەکەمی حیزبەکان بێن چکەوەی کە نۆکۆبوونەوەی ئەنجامداوە کەسی باڵادەستی ناو حیزبەکان بۆ و مەکتەب سیاسەکان بوون و ئەمانە قەرار بەدەستی حیزبەکان بوون ئیترەوەی کە بۆ مبارەکی بەڵام دەوترێت لە دوجاردا ئەوانەی کە بڕیار ئەیەن لە ناو حیزبەکاندا کەسی یەکەمی حیزبەکانن لەوانەیە بۆ یعنی هەندێک حیزب وابێ بەڵام من بە بۆچوونی من کاریگەری ناگۆڕێ بۆن وونە مەکتەب سیاسی حیزبێکە هاتووە بە دڵنیاییەوە ڕای سەرۆکی حیزبەکەشی پێوە وەکەوەی کە بینیمان ئێستا هەر لە دانوسانەکانە چوار لایەنەکە و چوار سەرکردەکانی پرۆژەیەکیان هەبوو بەڵام پارتی لە سەرۆکەکەیوانێ هەتا مەکتەب سیاسی و ئەندامێکی خوارەوەی هەر داوایەوە کرد سەرۆک لە ناو جەماوەرە بێ و بەدەسەڵاتەکانی خۆیان ئێمە خاوەن پرۆژەی خۆمانین بەس پرۆژەکان پێچەوانەی پرۆژەی یعنی دوایی نەسازان لەگەڵ چوار لایەنەکەیە ئەوان هەر داوایە وایانە کرد دەسەڵاتەکانی سەرۆک دەسەڵاتێکی ڕەهابێ و لە دوا کۆبوونەوەیە ئەگەر جاران لە ساهەشتی پرۆژەکانیان بەدڵ بوو لە دوا کۆبوونەوەیە مەرجەکانیان زیاتر کرد یعنی هاتنەوە سەر خاڵی سفر کە ئەوەی پرۆژەیەکیانێ ئەوانەیانەیە سەرۆکێک لە هەرێمە هەبێت کە هەموو دەسەڵاتەکانی هەبێ و بەدڵی ئەوان بێ ئەمە چوارلایەنەکە بەدڵیان نەبوو جا قسەکەی من لەوەیە زۆر هیواکە و ئاواتەکانمان بە کۆبوونەوەی لووتکەی حیزبەکان هەڵ نەواسین هەرەوەیە کە بینیمان بەڵام مەگەرەم حیزبانە جارێکی کە دانیشن بە شێوەیەکی عەقڵانی
بارەکەی هێمنکەنەوە وەزعەکە بەرنەوە پێش 23/6 کە بتوان جارێکی کە دابنیشن و هەموو شتەکان بگەڕێتەوە شوێنی خۆی و بە شێوەی دانووسان جارێکی کە دوای ئەوەی دوومەڵێکی قەیران لە کوردستان ئابوو تەقی ئێستا بەشکن دوای ئەمە چارەسەر هەبێت. کاکڕێ بوارە ئاماژەت بەوە کرد کە پاش ئەوەی کە ئێوە چوار پرۆژەتان هەبوو پارتیش پرۆژەی خۆی هەبوو بەڵام لە دانوستانەکانە ئەوە داواکاریەکانیان سەقفی داواکاریەکانیان بەرز کردەوە. پێت وە بۆ هۆکار چی بوو بۆ ئەمە کە ئەوان بەو شێوازە هاتنە پێشەوە؟ وەڵای هۆکارەکەیەوە بوو من پێم وایە بێمنێتیەکی پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەکان یعنی بە هەموو هەژمونی خۆی بەکارهێنا ئەم چوار حیزبە زیاتر تەنازول بکەن و دوایەوە بەڕاستی ئەمە بۆ ئەوە ناگەڕایەوە کە ئەوە نەتانتوانی نیسابی یاسایی پەرلەمان تەواو بکەن؟ نەخێر من ئەوە دەرکەوت جارێکی کەش ڕام گەیاندووە بۆ ئەوە ناگەڕێتەوە چونکە دەرکەوت یعنی پارتی دیموکراتی کوردستان هەر شتێکی بەدڵ نەبوو بۆ نمونە بە گریمان دایبنین ئەم پرۆژەیە ئەوەیە گرتو ژوورە و پرۆژەکە پرۆژەی سەرۆکایەتی هەرێم هەموار کرایەوە کاکە لەگەڵ سەرۆکەکە بە پرۆژەیەکەوەیان کردە فەردەیەکە و لەو دیودێگەڵە دایانەنا یعنی هیچ کاریگەریەکی نابوو بەڕاستی ئەوان چامەکانی دوایی دەری کەوت لایەنێکی وەکو یانارتی کە خزمەت بە شاری هەولێر و دوهۆگەکە و چاوی پشتەسەری جەماوەرە ئەیکەنەوە بەم دیودێگەڵەیە ئەگەر پرۆژە یاسایە پارتی بەدڵینەوێ بە دڵنیاییەوە پرۆژە یاساکەیە کردە جۆنیەکەوانێ و ئەویشی لە دێگەڵەدانەوە بەدڵی نەبوو یعنی ئەمە من پێم وایە ئەبێ ئەمە قوڵتر لەمە بڕوانین بەوە نییە کە بڵێ پەرلەمان کۆ بۆ و نیسابی تەواو کرد ئەوە تا سەرۆکی پەرلەمان حەیون یۆرزاق کاری خۆی ئەنجامە ئەچێ بۆ ئیشەکەی ڕێگەی لێگیرێ یعنی ئیترەمەوە وازەحە کە هیچ پرۆژە یاسایەک نەک ئەم پێنج حیزبە هەموو فراکسیۆنەکان لە ناو پەرلەمانە ئەو پرۆژە یاسایان هەموار بکردایەتەوە سەری ناگرت و ئیشی پێ ناکرا و پرۆژە یاساکە شەخرایە ئەو دیودێگەڵە بۆمان. کەواتە پێت وایە گفتوگۆ و دانوستانەکان بتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات؟ وەڵی دوایەوەی منەڵێم دوومەڵێکی سیاسی لە کوردستانە بوو تەقی ئەم لایەنانە هەموو لایەنەکان نمایشی خۆیان کرد دەمامکەکان لاچوون هەموو هێزەکان دەرکەوتن چۆنە هەتا ئەمە تاقیکردنەوەیکی باش بوو هەموو حیزبەکان ناوەڕۆکی حیزبەکانی خۆشیان پیشانە دوای ئەمە ئیتر ڕێگە چارەیەکی ئەمەی کە تۆ بە دوومەڵ ئەیشوپێنی ئەکرێ بێ چارەسەر بمێنێتەوە؟ دوومەڵەکە خۆی بەشێک لە چارەسەر تەقینەکەی ئەمە چارەسەرێکە دوایەوە ئەم هێزانەی تر ماندوو ببن لەوەی کە هەموو ڕێگا چارەیەشان تاقی کردەوە یەک ڕێگا چارە لەبەردەمانەماوە کە ئەمە بۆ هەرێمی کوردستان باشە ئەویشەوەی بارەکە هێمن بکەینەوە جارێکی کە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و بارەکە وەکوتم بگەڕێتەوە پێش 23/6 بۆی هەم پارتی و هەم گۆڕان وا نەزانن کە ئەمە کودەتایان بەسەراکراوە و بێن لەسەر مێزی گفتوگۆ دانیشن ئەگەر ئەڵێن دانانیشین و هێڵی سووریانەیە و مەرجیانەیە ئەوە بەڕاستی دوو ئیدارەی لەبەردەمایەکە ئەمە شتێکی نەخوازراوە و دوایەوە بۆ ئەگەرەکانی ترەچێکە هیچ کوردێک وابزانام لە دنیای پێی خۆش نییە ئێمە هەرێمێکمانێ ئەم هەرێمە بەرەو قەیرانی گەورەتر بەرین. بەڵێ ڕێبوار ئەری ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە سلێمانی.